كان گۆڕاگرن برایان گۆڕاگرن عمرەیە بۆ عمرەیە من 2019 عمرم کردووە ڕەنگە جەنابتان 2020 هەتانە 2010 هەتانە 2019 کردوتانە تا ئێستا نەتان کردووە عمرەیە لە نێوان عمرەیەکە کەفارەتون لیما بینەهما لە بینی ئەو چەند ساڵەیە ئەو 2 ساڵەیە ئەو 10 ساڵەیە هەر گوناهێکت کرد بێت خوای گەورە ئەیکاتە کەفارەتی گوناهەکانت وەکو ئەم جلە پاک ئەبیتەوە سپیە بیتەوە کە چویتەوە کوردستان ئەم جلە ڕەش مەکە بە گوناه پەڵەی تێمەکە ئەممان وریابە تۆ ئەبی بە حاجی تۆ لە ئێرە پەیمان ئەدەی بەخوای پەروەردگار ئەلێرەوە لە شارەکەی ڕەسوولی ئەکرەم و عەلەیهی سەڵات وسەلام پەیمان ئەدەی بە ڕەب العالەمین کە ئیتر من وەکو ئەم جلە پاکە بم لەگە خەڵکە ئەبێ پاک بی لەگە خوایە ئەبێ پاک بی کە چویتەوە ناو خێزانەکەت کوتلەیە بی لە ئەخلاق کوتلەیە بی لە ڕەوشت لەگەڵ کە سوکارەکە تا وەکو مۆم بتوێیتەوە بۆیان بە ڕەحم بی سیلەی ڕەحمەتە بێ پەیامی ئەم ئیسلامە بگەیەنی ئەم ئیسلامە پێویستی بە هەموو لایەکمانە هەر یەکە لە لای خۆیەوە کەسێک دەتوانێت بە پارە هاوکاری ئەم ئیسلامە بکە هەیە بە قسەی خۆش هەیە بە تەشجیعکردن هەیە بە کۆمنتێ هەیە بە بڵاوکردنەوەی وتارێ بە بڵاوکردنەوەی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەتوانێت هاوکار بێ لە گەیاندنی ئەم دینەیە ئێستا گەنجانێکمان هەیە وەکو گەنجە وەکو ئێوە گەنجن وەکو من گەنجن وەکو ئەو دادانە هەمویان گەنجن تەمەنیان هەیە و ژیانیان هەیە ڕوحیان لەبەرە بەڵام ئێستا لە کافتریایان بەداخەوە لە هۆڵەکانە خەریکی ڕەقس و سەمان لە شوێنە خراپەکانە خەریکی گوناه و گوناهکارین بەڵام ئێستا ئێمە هاتوینە ماڵ و مناڵمان بەجێ هێشتووە مەساڵح و بەرژەوەندەکانمان بەجێ هێشتووە هاتوینە جلێکمان کردووەتە بەری نە قۆبچەی پێوەیە نە گیرفانی پێوەیە نە دووراوە نە هیچ مۆدێلاتێکی تایە هەمومان یەک جلێکمان لەبەرایە کەس جلەکەی لە جلەکەی من جواتر نییە کەس لە ئێستایە لە من جلەکەی مارکەتر نییە هەمومان یەک جلێکمان پۆشیوە کەواتە برایانی عەزیزم فەزڵێکی زۆرمان بەسەرەوەیە سوپاسی خوای پەروەردگاری لەسەرکەن بە پارەیەکی کەم بیثەمەنین بەخسین دەڕاهیمە معدودە بە 15 گڵە بە 16 گڵە هاتوویتە خۆت پاکەیتەوە لە گوناه بڕیار و پەیمانێک ئەدەی بەخوای ڕەب العالەمین کە من بۆ تۆ ئەژێمی ترخوایەکە کە من بڕیار ئەدەم ئیشکەم لەسەر پەیامەکەی تۆ ئیشکەم بۆ پەیامەکەی تۆ ئیشکەم بۆ منهەجەکەی تۆ ئەمە فەزڵێکی زۆر گەورەیە عەزیزانی خۆم خەڵک مۆبایلێکی ئایفۆنەکرێ بە 16 وەرەقە و بە 10 وەرەقە و بە 15 وەرەقە تۆ هاتوویتە خۆت پاکەیتەوە و پەیمان و ئیمانە تازە ئەکەیتەوە پەیمان ئەدەی بەخوا بە 15 گڵە من بەبەستەکەم بۆ چییە ئەم پەیامە بگا بە ئەهلی کوردستان 15 گڵا خەڵک ڕۆژێک لە ئەستەمبوڵا سەرفی ئەکا خوا پەنامان با لە یەک مێزێکە جاری وا هەیە باسییان کردووە بۆم 2 دەفتەر دۆلار سەرف کراوە کە خەڵکێک ئێستا تەعنە ئەدا لە ئەهلی عومرەکار و ئەهلی حەج ئەڵێن ئەم پارەیە بدەی بە هەژار و فەقیر باشتر نییە با ئێمە دەستگیری هەژار و فەقیرەکەین